بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەوی شاد دەبمەوە لە بازاڕی سپیم لە شاری هەولێر. دەسمە لای بەشێک لە کاسبکاران لێیان دەپرسم دۆخی بازار چۆنە؟ بەگشتی ئێستا کە موسە دواکەوتووە چەندێک کاریگەری لەسەر دۆخی بازار هەیە و کاسبکارانی بازاڕی سپی چی دەڵێن؟ قسەی ئەوان چییە؟ ئێوە لەگەڵمان نابن من وەڵامەکان وەردەگرمەوە بیسەر و بیلەرمان بن. چونکە جێگرەوەی بازاڕی سیمە هەموو دوکاندارەکانیش ئەشیان زۆر هەرزانە بە نیوە قیمەت دەیفرۆشن. پێشتر ئافرەت دەهات پارەی لە بەردەستی بوو قەتعاچینە دەبسەی دەبرد هەیتی پیاوی کەسابەت دەکات بەس ئێستا پێڕا ناگاتن. ئەگە ماشەکە بێ بازارەکە باشن ئەگە ماشەکەژنی بازارەکە ئەوان دەخۆشن. سلام علیکم. سلام و ڕەحمەت الله و بەرەکات خێر بێن. بەگشتی دۆخی بازار چۆناوە بە تایبەتی بازاڕی سپی لێرە بازار چۆنە؟ بازاڕی سپی وەکو باسمان کرد جێگرەوەی بازاڕی سیمە بازارێک کە ئێستا دروستکرا لە خیلالی مانگ و نیوەک نیوەی بازارەکەمان کرایتەوە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی لە باشیدایەوە بازارە زۆر لە باشیدا لە بۆی خیلالی مانگ و نیوە چێسە نمونە شوێنێک لە هەولێر بڕۆ بازارێک دروستکە ئەوەندە ئاوادان نابتەوە بەڵام ئەوە چونکە جێگرەوەی بازاڕی سیمە هەموو دوکاندارەکانیش ئەشیان زۆر هەرزانە بە نیوە قیمەت دەیفرۆشن هەموو دوکاندارەکان لە بۆی ئەمە لەوێن دەر نە ڕسوماتێکمان دەدا نەکرێکمان دەدا ئێستا لێکوانە زۆربەی ساحب دوکانی خۆتی هیچی لەسەر نیە ساڵانە 550,000 لەسەر ینی مانجێ 6,000 دەکا ئەشیاکە ئەوەی مەوادە گرانی نایەخسە سەر بۆی ئەشیاکان گرانکە هەمووی بە سعرێکی کەم دەفرۆشێت لە بازارەکە. خەڵکی هەژار خەڵکی فەقیر دێ بۆم بازارە زیاتر؟ بەڵێ ڕۆژانە خەڵکەکی زۆر دێتن ئێرکوانە معلەکە خەڵکەکی فەقیری لێە و ئەو بازارە دوو خەتی کۆستەریشی لەسرە ئەیان ڕۆژانە لە هەموو شوێنێک دێ بەوە شەوە نەجاعەتی نایە بازار لەسەر شەقامی 120 مەتریە لە هەر شوێنێکی هەولێروی بە 5 دقیقەکەی بازار سپی. دۆخی بازار بەگشتی چۆنە؟ بەخوای شێوەی حام بازارەکان خراپە لە بەرەوەی خەرک مەحاشینە ئەوە شت لە بەرەوەی خەرک ئەوڕۆ بە کرێمان ڕناگا بە مەسروفی ماڵ و منداری ڕناگا ئیتر بازار باش شێوەی حام نییە حقیقەتە مەسەرعات قسەی بکەین نەک برین هەرە و بازاڕیان بازارەکانی تر هەموو یەک شێوازە یەک شتە یعنی دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەخۆ لەسەر بازار هەیە بەتاکید برێن من ئەگەر 5,000 لە بەرچی نەبی ناتان بێم زرکەک بۆ منداری خۆم بکەم بە 3,000 یان بە 4,000 لە بەیانیەوە وەکو پێویست یان با بڵێم داهاتی باشت بەدەستێناوە بە خودای بەخۆم یەکدان دێم دەبێت سبەینا هەنیە بازارەکە هەنیە شێوە یعنی خەرک دێ بۆ تەڕە دەکڕی ئەگە نسبێنە ئەو بازار هەچۆدا دەڵێن شەوانش خەرک ناتانی هەم کات بێتن شەوان لەبەرەوەی ئەمن ماڵ و مندارم هەیە جیان دەوی ڕێیان دەوی میوانم دێ ئەتوانم یەکدانی بێن بەعقەت سابەت دەکەین بەخوای 30 ساڵ دەبی 30 ساڵ دەبێت بە شێوەیەکی گشتی بەراورد بە 30 ساڵی ڕابردوو هەز ناکەی ئێستا بازار خراپتر بووە؟ زۆریش فەرقی کردووە بەتاکید ئەو هەری من نیە هەموو شوێنە گوایە ئەوانەی کە دێن بۆ نمونە کڕیارەکانیش کە دێن زۆر باسیەوە ناکەن کە پارەیان نییە و دانێشتی باز دەکەم برای عەزیزم باز دەکرێت لەبەرەوەی پێشتر ئافرەت دەهات پارەی لە بەردەستی بوو قەتعاچینە دەبسەی دەبرد سەی دەبرد هەیتی پیاوی کەسابەت دەکات بەس ئێستا پێڕا ناگاتن بە مارومداری ڕناگا بە خۆی ڕناگا پیاو هەیە کاکە قەردارە هەیە مەسەرەن کرێسیە زۆر زەحمەت یعنی ژانەکە زەحمەت بە بەعقەت بەڕاست لەبیریش نەکەین خۆ خەڵک هەیە لەوانەیە داوای قەرزیش بکە بە خودای لێرە نەمدیتێ یعنی لەو بازاڕە هەبووە بەڵێ بەتاکید هەبووە هەبوو ئێستا مەسەرەن هەیە مانگانە پارەی داتا کوتار فرۆشەکان بە حەقەت یان دەدا مەسەرەن لە حارەبانەکان دەجێتەوە با مانگانە دەیان دەنێ نەحەقیش نینە. بزانم بەگشتی دۆخی بازار چۆنە؟ دۆخی بازار قلقلەیە ئێستا لەگە معاشەکەی خەرک لەگە معاشەکەیە ئێستاش وەختی ئیمتیحانیە ئەگە معاشەکە بێ بازارەکە باشن ئەگە معاشەکەش نێ بازارەکە ئەوەندە خۆش من ناتوم دیت بە بێتاقەتی ڕاوەستا بووی
بازارەکەتان و دوکانەکەتانەوە دەبێ زۆر ڕووخۆش بەڵام ئەوەیە خراپی بازار ڕوالی کردو خراپی بازار نا خراپی بازار نییە هەر بەخۆی بازارەکە بەعامە هەیە لی زێکی بازار نییە خەرگەمی لەگە معاشە وەستی منیژەوەیە کە دۆخی بازار بەگشتی ئادی بەعام باش نییە بەعام باش نییە لە کینی و بازار ئاوە خراپە تقریبا دوو هەفتە دەبێت دوو هەفتە لەگەڵ دواکەوتنی موچەیە دوو هەفتە زیاتریش لەگە موچەی ئێستا ئەمڕۆ بڵاو بکرێتەوە بڵێن بەیانی موچە دێ فەرمانبەران دەتوانن موچەکانیان وەربگرن ئەوە شش زۆر باشە خەرک سەرف دەکات ئادی هەمووی دەبتەوە عام دەبتەوە بەعام دەبتەوە كما عاجل ليشتاق دبيتن بازارك هر دبيتن قربار هي هر بيدا دبيتن من سبيني هاتي دانيشنا صعدوا موبايل بيزار بين قصة كردن بيزار بين مشتاق بيزار يعني تو يستم طبعا إن هولير ده كم هولير جمي بيس 10 بيس 10 مش توبانه كيفكم مشترين يعني هیچ کە نبینیم لە مەحاش زیاتر کە مەحاش هەبوو بازارش دەبی کە مەحاش نەبوو بازارش نابی بابزان دۆخی بازار چۆنە بقرعان زاري بعام كسر لەبەرچی اي والله الا بر معاشك اوي باخذ بازار هەنیە یان ئێوە هەر دەڵێن بازار نییە بري نية بس بري اوهانيه کونی هەیە معاش تدري باشري بس بشي معاش نيتن بازارك پارەی لە جیرفانە نییە لا والله اوي ديتن بزانا ايش خوي هيان اوي سرباوه معاشي نيشتشكي او هاليه اينا هي داهاتەی کە ڕۆژانە بەدەستی دێنی بەشی بژێ ژیانت ناکەن بابا بري بشي بيجي جيان منك بري يعني لو ايش خوم بس يعني مي بازارك او هانيه ناتوانانی داهاتێکی باش کۆ بکەیەوە بري ناتوانانی پاشەکەوت بکەی بۆ خۆت پارە بگری و بەیانی سارە و خان و لا والله ناتواني لا والله نەکەینیەوە بازارڕەوها خراپ بووە بقرعان نزانك ولا باشا وي رمضاني رمضاني باش بو اخوي قرباري هي هبو بس باش رمضاني او هات سولاتي او بو تول بو تول ئێستا چۆل بووە اري والله اخذ زين بازارك كوا ئەگەر ئێستا بڵاو بکرێتەوە ببرێن بەیانی موچە دەدرێ و هەموو ماجێک لە کاتی خۆی موچە بدرێ تر گۆڕانکاری بەسەر بازاردا طبعا اري والله هر هم اشتاق كما عاج دبي اشتاق دبيتن بازارك هر دبيتن قربار هي هر بيدا دبيتن اديكو اري والله بس ياك ديتن معاشي والنقربينا ولا لو شتي ضروري نبيتن هاري خرسناك جگە لە موچە چیدی کە هۆکارە لۆی ئەو بازارە ببوژێتەوە بقرعان زانكو استا باخذ زين بازارك جنيه قركك زور نازانيتن تقريبا ما خوي دو ماكسي مانغا كريتو بس باخذ تقريبا حتى 3 4 مانجك بازارك او هذا بي اقل بو جيجني او زقيسك باش بي يعني باش جيجني ديسان يك تاسو عمام دبي او هلس بازار ضعيف دبي دەیکەش بیبن ئینشاءالله بازار باش بەتەمای خوای سامان لە خوایە قوربان سلام علیکم تەندروستیتان باشن دۆخی بازار بەگشتی چۆنە والله ئەو لەنەو بازارش تازە هەمووی دوومانگە کرایەوە لە قەدەری ئەو بازارە نوێ یعنی ئەو دەخەڵکۆن دەمشتری زۆر باشە یعنی برێ ئەو منتیقەی ئەو چەپەی ئەو لایەم دێتەوە بازارێک کە بازاری سیم تێک چووە و بازارە بیتەوە بازارێکی عیبی نییە زۆر باشە بازارێکی زۆر باشە چی وای کردووە کە ئەم بازارە باش بێت بەخوای ئێستا و بازارە لە چاو بازارەکان کە دوورە بازارە یعنی خەڵکەی ئەو منتیقی مەسەن عسکەری عیسە دامەخەتی مەغموریە مانزاوەیە ئەوانە خەڵکەم دێتە ئێرانە لەوی نزیک لە باتی بچی لە لەنگەی بستە قەیسەری یعنی ئەوە نزیک باری خۆیتی گەڕەکی ژیانە ئەو بازاران هەموو دێتە ئێران یعنی خەڵکەی وانێت هەرچەندە تۆ دەڵێ بازار باشە بەڵام بە شێوکی گشتی کە دەیبینین چۆڵی پێوە دیارە وایە جا چۆن ئەو بازارە باشتر دەبێت ئەنا ئەتو لە قەزدی برات بگە مەخسەن لە ڕووی فرۆشتن نییە لە ڕووی فرۆشتن بازار نییە بەس لە ڕووی مشتری تازە بازارە مشتری زۆر هاتەوە بازارەی بەس لە ڕووی فرۆشتن ناوەڵە هیچ بازارێکی فرۆشتنمان نییە ئێستاکە لەو وەختانی هەموو ساڵی لەو مۆسومەی مەسەرەن بەرەبەری جێژنی قوربانەیە ئێستاکە هەر دوکاندارێک دەبێت شاگردەشی پێش دەرکەوی ئەشەی لەو فرۆشی واقعی لە سبێنی هاتینی لێدانیشتنی سعادووە موبایل بێزار بووین قسەکردن بێزار بووین هەموو شتێک بێزار یعنی تەواو بێزار بنەوەی سەیری موبایل هەموو شتێک ئێستا متابعی هەولێر دەکەم هەولێر گەمە 20 مشتری توبانەیەکەی بکەم مشتری نییە
لسمين قطعة فرشتها لصعدوها باي 5,000 فرشتها قطعة بەزدی بای 5,000 والله تازه جو بلوزي بردي دو افراد بون بلوزه كانك ب 5,000 هرادي يتو كريش 450 500,000 بخدمات وكهرباء وماري خوشت كري بيتن ديفيد ان شاء الله تساعد بي ان شاء الله او ملتاشتي زور زعما تري برا كذا او الشهر سهل ان شاء الله کەواتە من شتێکی جوانە تو دەبینم گەشتبینی ینی ئەوانە من هەڕۆژ بیم نابی ژام بکەم کەواتە گرینگە ینی بەردەوامی لەسەر کارەکەی خۆت هەوڵ بدەیت طبعا دوێمە سێ بەشەوە بازاڕە ئێرانە سێ بەشی گەنجە شاگرد بۆ لە جێیتکە هاتی لێرە دوکانێک دانەیە شتە گۆڕانکاری لە ژیانی بکاتن پێ ڕابگاتن یعنی بڕێک ئیسراعات بکە تۆ لە کێوە بیوە خاوەنی دوکان ینی پێشت لە بازاڕی سیمیش دوکانی خۆتە بوو یان شاگرد بێ کات نە من لە فلکەی زراعی بووم لێوێ شاگرد بووم ئارێوەڵا لێوێ شاگرد بووم بەس ئێستا دوکانی خۆم دانەیە الحەمدوللا پیرۆزە کەلتو عەلە الله سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کە دەبینم بیوە خاوەن ئیشی خۆت سپاس دەکەم ئینشاڵڵا ئەرەوەی گەنجیشە یعنی هەتا کەنج دەمون دەستی خەڵکیشکەن ئیشی خۆیان بکەن لە باتی بچێ و دەفتەرێ لە ڕێخاریش دەبێت دوکانێک لە خۆی دانی باشتر یان ئیشەشکە بکاتن باشترە لێرە ینی هەم دایکت هەم باوکت هەم کە سوکاری شت لێوە نزیکە لە ڕووی کۆمەڵاتی شۆ دەتوانی هاتو چۆت هەبێت طبعا ئێستا من مەسەلەن لە ئیشەکان بچمەوە مارو مندارمەی برادەرە دۆستە خزمە بابە داکە دەچیت دەفتەرێکی قەردەکە مندارەکەی ڕەوانی دەری دەکەن ئەوەرە و دەفتەرێ بدێ با لێرە ئیش دۆ پێ بکە سبێنێ داهاتێک هەم لوت و هەم لۆویشە ئەوە دەستت گرت سبێنەوە زەواجیش دەکات دەچی 6 ساڵ 7 ساڵان لە ئەوروپای دەبی یان دەرمانە یان تووشی شتی خراپ دەبی دێتەوە وڵات تەرد و ڕەفس ئێلۆ تەرد و ڕەفس زۆرەوە دەفتەرێ لێرە لەو مەسروفکە با تووشی شتی خراپ نەبیتن وچا لێرانە و گەنجە چۆسە ئیشی خۆی ئەوی چاوی لە شتی خراپ ناوی ئەوی ژانی خۆی پێکدەنی و یارمەتی گەنجەشکەدا عینەن ژانی خۆی لەو باز دەکاتەوە ها فلیمەکی هندی هەیە دەرێکە تو یارمەتی تومدا تو یارمەتی سێ کەستکە بدە ئەجا تو ئەگەر ڕۆکە من کە گەنجەکەم ئیشی خۆم کە نەجاعەتمینە نە ئەوەی برێک وە برێم وەڵا سەفڕە و ژیان ئەو هەیەنە ڕێنیشان دەری دەبم با گەنجەشکەش دە گەنجەشکە وەی لێ دێ ئەو ژیانە هەمومان تەبا دەبین هەمومان سابیش کە سابەتی خۆمان دەبین. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله وبركاته. بەگشتی دۆخی بازار چۆنە باشە خراپە لەو باشانە نییە زۆر باش نییە لەبەرچی زۆر باش نییە وەڵی قەزیەی مەحاش و سەختی دارایی ئەو شتانە تاسی دەکات باش ئێستا نزیک دەبینەوە لە جژنی قوربان بەرەبەری جژنە نەدەبووە ئێستا بازارە پڕ بێ لە خەڵک پڕ بێ لە مشتری بەفعلی ئەمە کە لە بازاری سیم بووین ئەو وەختانە زۆر بە قەرەبارەق بوو ئێستا هیچ بازار نییە نازانمە هۆیەکەی لەبەر بازارەکە وەڵا یعنی لەبەر بازارەکەی نەبرێکە نوێیە نەک بازارەکە نوێیە بە شێوەیەکی گشتی بازار خراپە پەیوەندی بە موچەیەوە نییە بەفعلی لە بیدایەتیش باسم کرد مەحاش یەکە کە لەوانەکە گرفت لە بۆ پارەی موچە خۆران نەدرێ کاریگەری لەسێ ئێوەش بەجێ نایڵێ بەفعلی وایە لە ڕووی داهاتەوە نەتوانێ و داهاتی وەکو پێویست کۆ بکەیەوە بەفعلی وایە بەفعلی هەمووی دەگەڕێتەوە سەر مەحاش جگە لە موچە چ شتێکی دیکە هۆکارە لۆ ئەوەی کە بازار باش بی ببوژێتەوە بە خودای ئەساسی سەرەکی مەحاشە هیچ کە نابینم لە مەحاش زیاتر کە مەحاش هەبوو بازارش دەبی کە مەحاش نەبوو بازارش نابی چەند کەس داهاتی لەسەر ئەم دوکانەیە 6 نەفەر 6 نەفەر ئێستاش بێ بازارن کرێچیشم کرێچیش هەم لێرە و هەم لە ماڵی ژیان بەس لێرە لە ماڵەوە نا بەڵام بەس لێرە ئەو کاتانەی کە دەستت بەتاڵە چی دەکەی خۆت بەچی و سەرقاڵ دەکەی واللهی دەستمان بەتاریە لە سعادەشتەوە دێدە تا یازش کە بازار نییە بۆ نمونە خەریکی موبایل بەرێ هەرێ وەڵا خەت موبایل و تیکتۆک و شتانە چکەێ وەڵا ماگونی وەکدومان گاتی مێرە ئەشامدان حتا دڕۆژ بێستە ڕاست بەچی مێشتەوە بەگشتی خۆشت کە لە بەرەوەی دوو چ لە جێکی خاوێن چ لە جێکی پێ چ لێکی خاوێن ئێستا لە بەردابێ چ لێکی پیس لە بەرکەم بەچ هەم مرتاحتەیەت و بازار حسب قەنەعەتە ئینسانێکە قەنەعەتی هەبێ هەموو کات بازاڕی هەیە بەگشتی دۆخی بازار چۆنە وڵی بازار سفرە لەبەرچێ وڵی ئەوە نزگەی چەند ڕۆژە 45 ڕۆژە
معاش ندريها على ما كان شتي لابد بجيش ندي بارك السلف كاو أو مسألة باشە خۆ ئێستا نزیک دەبینەوە لە جژن دەبووە بازار چۆن بی والله دابا بازار ئێستا کەبز بووە بەس على ما كان بارك السلف ناكاو أو مسألة باشە ئێوە زۆر جار دەڵێن کە موچە دەدرێ چەند ڕۆژێک بازار باشە وایە وایە پێویست نیە خەڵکیش ئەو پارەی کە وەری دەگری بە ئاسانی سەرفی نەکاتن بەرنامەی لۆ دابنێ کە چەندی هەیە و چەندی سەرف کاتن قسەکەی زۆر جوانە دەبیت عالم ئاگەر لە پارەکەی بەس جێژنە عالمشتی سەرفەکە وەختەکان پارەی سەرف ناکەم چی لێ دەکات پارەکەی والله بنم سەرفەکە هەر دەگری دەرێ نەکو دوای 3 مانگ 4 مانگ معاش نەدرێ لەبەوەی اقتصادەکە پێ دەکات ینی حکوومەت ئەوەندە معاشی تاخیر کردیا دو مانگ نزیکەی معاش نەدرێ خەڵک ئێستا فێر بە دەڵێ با هەندێکم هەرابی لە بۆ خواردنەکەی ئەدی ئی ڕۆژێ بە ڕۆژی سەر دەکاتن ئەویش هەر دەگری ئەوەی مەسەلەکە باشە بە بڕای تو پارە نییە پارە کوینە بەرەوە لە پارە زۆرە پارە زۆرە بەس برمچێ بۆ نایدێن با موچە خۆران وڵی برمچی ئەگەر موچەکە بدرێت چکە ئەو بازاڕی تو دەبژێتەوە ئەتو لە جیاتیەوەی لێرە دابنیشی خەریکیەوەی کە کڕیارەکانت وەڕێ بکەیت وێ بەریولەوەی بەس چەند ساڵە دوکانداری ئەمە خۆم دوکاندارم ئەو دوکان لەوێ هەیە بازار نییە سەفرە بازار چەند سارە دوکانداری دوو مانگ و دە ڕۆژە دوکانمدان هەیە تقریبی نزیکەی ملیۆنێکم زەرە کردیە ئارێوەڵە یعنی لە جیاتیەوەی قازانجکەی بەخۆی ئەو جەماعەتەم دەزانن ئەوانەیە هەموو دەمناسن ملیۆنێک و نیم زەرەکە باز ڕاباز نینە پێشتر دوکانت نەبوو نا بە هەر دوکان مەبووە بەس ئەمن دوو مانگ و نیوەک دوو مانگاتی مێرە ئەشامدان هەتا دە ڕۆژ بێستە ڕاست بەجێ مێژوتەوە بکەینەوە بێزگەلەوەی کە لە دوای ڕەمەزانەوە چەند دەبی چەند ساڵ لەوی بازار بە شێوشی گشتی خراپە وڵی وان نزیکەی دو سار دەبێەوە ئارێوەڵە سارە کونی دو سار دەبێ جەماعەتی هەموو دەزانن ڕۆژێ بە ڕۆژەیە ڕسقی ئیشی ڕۆژێ بە ڕۆژێ دیارە ئەدی کابرا هەم ڕۆژێ نایە شتێکی شک باتم بەس ڕسق هەم ڕۆژێ دەخورێ ئەریوەڵە باش کە ئاوا زەرەر دەکەی لە ینی لە جیاتیەوەی قازانجکەی زەرەرتا ناشبی ینی بێهی وابێ ڕوو چکە ڕەنگە ڕۆژێک دابێ بازارت باش بی بەردەوام با من بازار قسەکە زۆر جوانە بازار ئەمە لە بازاری سبێ تەرجمەمان هەیە تقریبی سالێکی بازار نەبە دوای پاشەنجێ بازارەکە تەقیەوە ئێستاش ئەو بازار ئەمە لەشی باشی هەیە بەس ئێستا نا احتمالە سارەشی دەباتن پاس سارەکەی زۆر قەرەبارەکە دەبی ئینشاءالله ئینشاءالله ئارێوەڵە بەردەوام دەبین چاوت ماچکەم ئینشاءالله بەردەوام دەبین و لەسەر ئیشەکە خۆشمانوی سعیبشی نییە سلام علیکم سلام ورحمة الله وبركاته دۆخی بازار چۆنە والله بازارەکە بەگشتی زعیفە هەر بەگشتی بازارەکە خۆیان لەبەرەوەی معاژناتە خەڵکە وەزعی خراپە و بارەی دارایی لەبەر هەندێک ئەگەنا بازارێکی تا بڵێ خۆشە بازار سپی بازارەکەتان نوێیە پیرۆستان بی هیوا دەخوازم سرجەم دوکاندارانی ئێرە بازاریان پڕ بەرەکەت بی ینی داهاتێکی زۆر باشتان هەبیتن لەگەڵ هەموو مسلمانەی وڵی بەد لە خۆی داهاتەکە ئێستا برێ نەری دەبی لەگە وەزعەکەی دابڕن وایە یاننا خۆ دەزانێت کە ئیشکار زەعیفی ئەدو دەبی لە خەڵکت تعامل بکەیت تعاملی ئەو بارودۆخی خەڵکەی بکەیت هەم لە ئاشامەوادەکانش کە ئەشای دەبێت داشکانش تەوایان لەبە بکەیت لەوەی خێرکەش ئیسفادە لێ بکە هەم لەو پارەکەی معاشە خۆ دەزانین نیە بتانی بیان دێت چەند دڵت خۆشە کە لە دوکانی خۆت دای و لە دوکانێکی خاوێن و نوێ داین بە قورعان خۆشە بەگشتی خۆشە کە لە بەرەوەی ئەتو چ لە جێکی خایان بێت چ لە جێکی پێ چ لێکی خاوێن ئێستا لە بەردابێ چ دلێکی پیس لە بەرکەم بەچە هەم مرتاحتریەت و ئیشەکەی توش هەم دوکانەکەت خاوێنە هەم ئیشەکەش دەوەیە بۆنی خۆش لە خۆت دەدەی و بە خاوێن و بایەنی خەریکی کەسابەت ئەرێ وەڵا کەسابەت دەکەم نیش تۆزە جیاوازە ها بوون ئۆرجینال لە فرۆشم و ئەشایەکانیش تا پێم کرێ هەرزان دەدەم ینی زۆر جاروەیە بابەتەکان بە سعری جوولەی خۆی دەدەمە فی سەبیلی خەڵکە وەزعی خراپە ینی سەرنجی خەڵکیش بە خۆت ڕاش ئەوە لەگەڵ هیچ دانێ بەس هەمانیش هەم لە بەڕێوی ئیشکارەکەەوە خەڵکەوە تەماشا دەکەی زروفەکە زۆر خراپە ئەتو ناکری هەمووی شەک بە ئاشاق خەرچی بدەیە گران ینی حکوومەت ینی لەوانەیە ئەو بارودۆخی ئێستا پێ دەرنەچی ئەتو یارمەتی خەڵکەی بدە خۆم شێک لە دەست حکومەت نییە مساعدەی خەڵکی دەکەی مساعدە زۆر جاوێت لە بۆمە پێویسترە نەک لە حکومەتی پێویستە خەڵکە مساعدە بکە ئیزە دوای حکومەت چکە حکومەت تەماشا خەڵکە دەکاتی مساعدەوی ناکە مساعدەوی ناکەوە لە کەس مساعدەی کەس ناکات وایە یاننا ئەگەر موچە بێ بازاری تو زۆری فەرق دەکات حتمما وایە حتمما زۆر فەرق دەکات ئەتوو بچێ شوێنێک ئەتوو بوون منە ئەو بۆنە بە 5,000 بە 2,000 دەنێ دەچێت 2,000ەکە دەکرێن 5,000ەکە چەندە گرنگیشە خەڵک بۆنە بڕە پارەیەکی دیاریکراوی لە ژیرفاندایە ئەو بڕە پارەی دەبی حسابی خۆت بکەی بگەوە سەری مانگ بگەوە ئەو کاتی کە ها موچە دێتن نەک بۆ نمونات و موچەکەت ئەمڕۆ وەردەگری هەر ئەمڕۆ بچێ بازار
لە زیاتی ئەوی بۆنێک بکڕی بێ برێکاکە 3 بۆنم دەوێت 4 بۆنم دەوێت حتمان وایە وڵی نەفرە بووە فەقیرەی زۆری مەرق بۆ نمونە دیلان زۆری مەرقە بۆ نەبووە بەسکە پارە لە بەردەست نەبووە یعنی نەڕوویاتێ بڵێ پارەم لە بەردەست نییە هیچ سەنەکە بەس وتی دەست خۆش یان لە وەزعەکەی لێ تێگەیشتمە ینی کابرا لە بەرچە معاش ناتێ وەزعەکە زروفەکەی خراپە مەستی من ئەوەیە خەڵکە ئەگەر پارەی لە جیرفاندانە باسی 4 بۆ نیش نەکرێت ئەی حتمان وایە بەس دەبێ حکومەتی ڕچایی ئەو خەڵکانە بکاتن وایە یانە معاش درەنگ دێتن ئەو خەڵکە مافی خەڵکە واز بەرز حکومەتی بیدا حتمان وایە حتمان وایە واجبە دەبێ بیدا کە معاش نایە سەبوون منە 40 ڕۆژە معاش ناتیە ئەو خەڵکە کەس ئەشیا ناکڕێ بازارەکە ڕێک ڕاوەستایە ئەگەر معاش نەبێ خەڵکە بەسێ ئەشای بکڕێت دەڵێم کاتێک کە موچەنایە تەنها سزادانی فەرمانبەران نیە بەڵکو سزادانی سەرجەم هاوڵاتیان وایە وەڵام لە مانگەیە 2 مانگەی تقریبا ئەو 2 مانگ دەبێ پارە لە جیرفانی خۆم دادەنێ في سبیلی چییە خەڵکە معاش وەرنەگرتووە ئیشکارەکە زعیفە بەزەگە معاشکە بە مەزبوطی بێ خەڵکە پارەکەی بە تایەوەگری وەڵای ئەو کاتی پارە بە ئاشاش دەداتن ئەتو ئەشای هەرزانش بدێ خەڵکە لێت دەباتن لە بۆ دوو زەرەر ناکە بەزەگە معاش نەبی ئیشی دوو نافرۆشەوە عاسری کرێ دوکان لەسرە زەریبەل لەسرە ئەلێرە پارێ سکوێرتی لەسرە هەموو لەسەر دەفتەمار ئێستامە 2 مانجی ڕێکە دینا بەدێن لە سەبەرش خۆم دەژمێرم نزیکە 2 ملیۆن زەردانایە في سبیلی چییە 2 ملیۆن زەرداناوە في سبيل تيان معاجاتيا خلقنا يريد أشياء كره تلو رجع ديناري تبرش دانية كابري دي دكان بس نمشي دكاتي بس خميلية دخوا ودروا فكر دكاتي دينارك من الجيرفانية تبسم أشياء خم بكرم بوجيجم بكرم بمالهم ده بخش دائما بري جيجن قرباني نزيق بيتوا خلق استا هم ماد بوا ساوري معاش تكابي معاش بي بازار دتو معاشني بازار نبي خلق هم لسه بازار معاش راوستا دوكاني نويتان بيروز بيت گەلک سپاس گەلک سپاس دڵخۆشم کە دەبینم گەنجێکی وەکو تۆ لەم نیشتیمانە خەریکی کەسابەتە گەلک سپاس مەمنون پێم بڵێ بازار چۆنە بازار حسب قەنەعەتە ئینسانەگە قەنەعەت هەیە بیا کات بازاری هەیە و ئێستاش دوکانداری وەسایلەکە فقط لە بەرەوەی مەسەڵەن خەڵکانێک بێتن کە بزانی چ تەیە با زیاتر ڕوونی کەمەوە گریمان ئێستا هەموو شتێک بوویتە مۆبایل لەناو مۆبایل بابەتەکانی خۆت عرض دەکەی ئێستا چەندین خانم هەیە لە ماڵێ بابەتی خۆی عرض دەکا دوکانداری وەسایلەکە لە بەرەوەی خەڵک لە ماڵێڕا بگاتە کنەتۆ چ هەیە پێشیانگۆ بێن بە نیو سعات مشتری قایمەچی کردبوو ڤیددیۆکانی منی دیت بوو بە بەرداوامی چم هەیە و چم نییە هەمووی لە کنەخۆی نووسی ئەوانە مدێ بە 5 دقی بەڕێم کردو و شتەکانی دابین کرد لۆیە ئامۆژگاری من لە بۆ هەموو دوکاندارە بەڕێزەکان زیاتر خودی خۆتان بدەنە مۆبایل چکە مۆبایل ئێستا لەو زۆرفەی ئێستا وەسایلێکی زۆر باشە لە بۆ بەدەستێنانی ڕزقەکی حەڵال بەس بێدرۆکردن شتەکە کۆک خۆی چەند گرینگە لەسەر ئیشکردنەکەی خۆت قەنەعاتت هەبی بۆ ئەوەی بەردەوام بی چونکە ئەگەر قەنەعاتت نەبی ڕەنگە تووشی ڕەشببینی ببی و بەردەوامیش نەبی لەسەر کارەکەی ئینسان هەموو کات پێویستە هەوڵدا زۆربەی دەوڵەمەندەکانی جیان لە ماڵی دانانیشن بگرە زیاتری شێ دەکەن پێویستیان بۆ پارەی نییە لۆیە ئەمەش لە وڵاتێکینە بەڕاستی پارەمان پێزەڕوڕە چکە شتەکان گران و دەستکەوتنی پارەش تۆزێک زەحمەت بووە لۆیە ئینسان هەموو کات هەوڵدا قەنەعەت شێبی زۆر میمە ئینسان قەنەعەتی بە 1000 نەبی بە دەفتەر دۆلاریش نییە ئەگەر بە 1000 نەبی بە دەفتەر دۆلاریش نییە ئەوانەی کە بە قەنەعەتن خۆش بەخرتر نینە با 100% چکە ئەو کابرای دەزانی ئەوەندە هەیە و بای ئەوەندەش دەخوا خەڵکی پارەی زۆریە بەس نازانی بخوا بەخۆی مەسەلەکێ دەرێت دوو فەقیر هەیە فەقیرێک هەیە لە دڵ يعني لبرك عفوا كفقير الشيء العقل اواني كباراني وعقلياني اوانيش فقيرا اواني كعقل يعني وباراني اوانيش فقيرا لبهندي تسندد لدى سبايون دي بجي زور هبو زوري بخو كم هبو كم يبخو امن 20000 هبي معقوله بمن بازاري بايت لازال شتي بخو ناكره لبروي جاني سبنه تقدسي لاني اورو خوش بجي بس برنامج سبنه تقدسي انسان بيست بجي لبو 8 كما بجي حسابك حفتا صال دجي قیامەت شلەبی بێ حسابکە ئێستا دەبری بێگومان سەریۆ شتەکانە کەواتە مشتری بێت و فرتوفێری لەگەڵ ناکەی بە ڕازگۆی شتەکانی پێ دوو بابەتمێ شتێک پێی دەڵێم بازاڕیە کە لێی وەرناگرمەوە پێی دەڵێم ئەوە ئیش ناکە دەشیبەی بازاڕیەکەی فخۆتە شتێک شمەیە گرانترە ئەوە زەمانە دەتوانم لێ دووەگرمەوە اختیاری خۆتە کامە هێڵ دەبژێری هەرزانەکەیان گرانەکە شەرت نییە هەرزانی و گرانی قیاسی ئەسلی و عادیەکەی بی بەس گرینگ ئەوەیە لەو زڕوفەی ئێستا لە بەرەوەی بە بەردەوامی مەواد دێتن شتی باش و خراپ تێکەڵ بووە هەوڵ دەدای من زەمان لە دوکاندارەکان وەگرە شتەکان بە خودی خۆت بێ دوکانەکەی زەمانی بە تەسویر لە کابرای وەگرە شەرت نییە بە قسە مشتری مێ پێی دەڵێم تەسویرم کە ئەگەر سۆتفا بوو هیناتەوە ئیشی نەکرد برێەوە تێ دی بە خۆت بە منت نەبە
بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکارانی بازاڕی سپی بوو بەگشتی دۆخی بازار خراپە لەبەر دواکەوتنی موچە دەبینین بازار چۆلی پێوە دیارە هەرچەندان بازارە بازارێکی نوێیە لە شاری هەولێر بەهۆی هەم نوێ بوونەوەکەی کە بازارێکی نوێ تازە دروست کراوە و هەمیش موچە دواکەوتووە دەبینین چۆڵێکی ئاوا پێوە دیارە بەڵام ئەگەر موچە بێ لە کاتی خۆیدا هەمومان جێ بدرێ خەڵک گیرفانی پڕبێ بێگومان ئەم بازاڕ و بازارەکانی دیکەش هەمیشە قەربارق دەبن و هەمیشە کڕیار بە دوای ئەو شتەدا دەگەڕێ کە خواستی لەسەری هەیە و دەیکڕێ بەڵام ئێستا خەڵکی بەگشتی موچە خۆران بە تایبەتی دەیانەوێت ئەو پارەی کە هەیتیان تەنها بەشی ئەوە بکاتن کە خواردنی سەرەکی ماڵی پێدابین بکەن چونکە بەشێکیان دەڵێن ئەو پارەی کە وەریشی دەگرین دەبێ بیدەینەوە قەرز بەشمان ناکاتن بۆیە واجبی حکوومەتە لە کات و ساتی خۆیدا موچەی فەرمانبەران دابیم کات و پێیان بدا تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێر مەشاد و کامەران بن خواتان لەگەڵ